سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەند و بنکە سەربازیەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان، کوژرانی ئیمام جومعەی بۆکان لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی، هێرشی درۆنی سپای پاسداران بۆ سەرماڵی ئەندامێکی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری سۆران، درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەند و پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە چەند شاری ئێران و کوژرانی سەرۆکی دەفتەری سەربازی خامنەی. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەند و بنکە سەربازیەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی راپۆرتەکان لە درێژەی هێرشە هاوبەشەکان بۆ سەر پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی ژمارەیەک لە ناوەند و بنکەکانی ڕژیم لە چەند شاری ڕۆژهەڵاتی کوردستان کرانە ئامانج و تەقینەوەکان لە چەند ناوچەیەکی ئەم شارانە تۆمار کراوە. بەپێی زانیاریەکان لە سنە چەند ناوەندێکی پەیوەندیدار بە هێزە ئەمنی و ئینتیزامیەکان لە ناوچەی تەکیە و چەمەن، سعدی و بەهاران کەوتونەتە بەر هێرش، هەروەها لە سەقزم و شەکەکان لە دەوروبەری نەخۆشخانەی شەفا و ناوچەی دوخانیات کەوتونەتە خوارەوە و چەند ناوەندێکی هێزی ئینتیزامی کراونەتە ئامانج. هاوکات لە مەهاباد بەپێی راپۆرتەکان کەڵانتەری 11 لە شەقامی تاڵەقانی و بنکەیەکی هێزی ئینتیزامی بەر هێرش کەوتون. هەروەها لە بۆکان، بانا، مەریوان، پاوە و سەردەشت ناوەندە پەیوەندیدارەکان بە سپای پاسداران و دەستگاکانی ئیتلاعات هێرشکراوەتە سەریان و ژمارەیەکی زۆر لە هێزەکانی حکوومەت زیانیان بەرکەوتووە. سەرچاوە ناوخۆیەکان دەڵێن دوای ئەم ڕووداوانە هێزە ئەمنیەکانی ڕژیم لە دەوروبەری شوێنەکەیان بڵاو بوونەتەوە و هەندێک لە ڕێگاکانیش بۆ ماوەیەک داخراون. کوژرانی ئیمام جومعەی بۆکان لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی. بەپێی راپۆرتەکان لە درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی لە شاری بۆکان مەڵا عەباس ئەحمەدی ئیمام جومعەی ئەو شارە کوژراوە. بەپێی زانیاری سەرچاوە ناوخۆیەکان هێرشەکە بەیانی چوارشەممە 13 ڕەشەمە لە کاتی بۆمبارانکردنی هەندێک ناوەندی پەیوەندیدار بە دەستگاکانی ڕژیم لە ناوچەی ناوەندی شار ڕوویداوە. بەپێی ئەو راپۆرتانە لە ئەنجامی تەقینەوەکەدا چەند شوێنێکی پەیوەندیدار بە دامەزراوە حکوومیەکان زیانیان پێگەیشتووە. هەروەها بەپێی زانیاریەکان لە ماوەی ئەم هێرشەدا ژمارەیەکی هاوڵاتی لە دەوروبەری شوێنی تەقینەوەکان بریندار بوون و بۆ ناوەندە تەندروستیەکان ڕاگوێزراون. هێرشی درۆنی سپای پاسداران بۆ سەرماڵی ئەندامێکی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری سۆران. بەپێی راپۆرتەکان سپای پاسداران شەوی پێنجشەممە 14 ڕەشەمە بە درۆنی ئینتحاری هێرشی کردووەتە سەرماڵی تەها دادلی ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری سۆران. بەپێی دوایین زانیاریەکان درۆنەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ماڵەکەی ئەو کەسەی کردووەتە ئامانج و لە ئەنجامی تەقینەوەکەدا بەشێکی بەرچاو لە ماڵەکەی ڕووخاوە. بەپێی راپۆرتەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا دوو ئەندامی ئەو بنەماڵەیە بریندار بوون و بۆ ناوەندە تەندروستیەکان گواستراونەتەوە. سەرچاوەکان دەڵێن ئەمە یەکەم جارە کە سپای پاسداران بە درۆن ماڵی ئەندامانی حیزبە کوردستانیەکان لە ناوچەیەکی نیشتەجێ مەدەنی کردووەتە ئامانج. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەند و پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە چەند شاری ئێران. بەپێی راپۆرتەکان هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەند و بنکە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە چەند شاری ئێران هێشتا بەردەوامە و ژمارەیەک لە پێگەکانی ڕژیم لە ئەم هێرشانەدا کراونەتە ئامانج. بەپێی زانیاریەکان لە تاران دانیشتوان باز لە بیستنی دەنگی تەقینەوە و فڕینی فڕۆکە جەنگیەکان لە بەشێک لە ئاسمانی ڕۆژهەڵات پایتەخت دەکەن و هەندێک ناوچە لە ئەفسەریە تا پیرۆزی بەربمباران کەوتووە. هەروەها بەپێی راپۆرتەکان ناوەندە سەربازیەکان و بنکەکانی سپای پاسداران لە شاری تەورێز و هەروەها هەندێک ناوەندی هێزی ئینتیزامی لە ناوچەی ماراڵان کرانە ئامانج. هەروەها لە ئیسفەهان کۆگای موشەکەکانی قادر و هەندێک ناوەندی پەیوەندیدار بە ژێرخانە سەربازیەکان بەر هێرش کەوتون. هەروەها لە کرماشان ناوەندە پەیوەندیدارەکان بە سپای نەبی ئەکرەم و
هەندێک پێگەی سەربازی لە دەوروبەری شار بمباران کراون. کوژرانی سەرۆکی دەفتەری سەربازی خامنەی. بەپێی راپۆرتەکان محەممەد شیرازی سەرۆکی دەفتەری سەربازی عەلی خامنەیی و یەکێک لە فەرماندە پلەبەرزەکانی سپای پاسداران لە درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندەکانی ڕژیم کوژراون. بەپێی زانیاریەکان ئەم فەرماندەیە لە کاتی هێرشەکان بۆ سەر هێندێک ناوەندی ئەمنی و سەربازی لە تاران کوژراوە. سەرچاوەکانی هەواڵ دەڵێن شیرازی لە نزیکترین کەسانی پەیوەندیدار بە خامنەیی بووە و لە کاروباریە سەربازیە گرنگەکانی ڕژیمدا ڕۆڵی هەبووە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ ڕاگەیاندنێکی فەرمی لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیەوە سەبارەت بە کوژرانی ئەم فەرماندەیە بڵاو نەکراوەتەوە. کوژرانی یەکێک لە فەرماندەکانی هێزی قودسی سپای پاسداران. بەپێی راپۆرتەکان داود عەلیزادە یەکێک لە فەرماندەکانی هێزی قودسی سپای پاسداران لە درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندە سەربازیەکانی کۆماری ئیسلامی کوژراوە. بەپێی زانیاریەکان ئەم فەرماندەیە لە کاتی هێرشەکان بۆ سەر هێندێک ناوەندی سەربازی و ئەمنی پەیوەندیدار بە سپای پاسداران لە ناوخۆی وڵات کوژراوە. سەرچاوەکان دەڵێن عەلیزادە لە زمرەی کەسانی کارا و پەیوەندیدار بە ئۆپراسیۆنەکانی هێزی قودس بووە و لە چەند چالاکیکی ناوخۆیی و ناوچەییدا ڕۆڵی هەبووە. جێگای ئاماژەیە کە تا ئێستا هیچ ڕاگەیاندنێکی فەرمی لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیەوە سەبارەت بە کوژرانی ئەم فەرماندەیە بڵاو نەکراوەتەوە و وردەکاریەکانی ڕووداوەکە هێشتا لەژێر لێکۆڵینەوە داناوە. سەپاندنی حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەر چالاکێکی کرێکاری. بەپێی راپۆرتەکان لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەر چالاکێکی کرێکاری خەڵکی شاری سونقور سەپێنراوە. بەپێی زانیاریەکان بە گوێرەی حکمی دەرچوو بە سەرۆکایەتی قازی سادق تەهریوەری ئەم مامۆستایە بە تاوانی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات بە 4 ساڵ زیندانی تەعزیری و بە تاوانی تەبلیغ دژ بە ڕژیم 1 ساڵ زیندانی دیکەی بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتەکان ئەم بڕیارە دوای ئەوە دەرکراوە کە واعزی بەهۆی چالاکیە کرێکاریەکان و پاڵپشتی داواکاریەکانی مامۆستایان بانگهێشتی دادگای ئینقلابی ڕژیم کراوە. جێگیرکردنی هێزە سەربازیەکان لە هێندێک قوتابخانەی شاری مەشهەد. بەپێی راپۆرتەکان هێندێک لە قوتابخانەکانی شاری مەشهەد داخراون و بۆ جێگیرکردنی هێزە سەربازیەکانی کۆماری ئیسلامی و کەلوپەلەکانیان بەکاردەهێنرێن. بەپێی زانیاریەکان کە لە سەرچاوە ناوخۆیەکانەوە بڵاوکراونەتەوە لە یەکێک لە ناوچەکانی شاری مەشهەد قوتابخانەیەک پاش داخستنی کراوە بە شوێنی جێگیرکردنی هێز و کەلوپەلە سەربازیەکان. بەپێی ئەو راپۆرتانە هاتوچۆی ئۆتۆمبیلە سەربازیەکان و هێزەکانی سپا لە دەوروبەری ئەم قوتابخانە زۆر بووە. سەرچاوەکان دەڵێن هاوکات لەگەڵ سنووردارکردنی توندی ئینتەرنێت لە چەند ڕۆژی ڕابردوودا گەیاندنی زانیاری لە ناوخۆی شارەوە زۆر ئاستەم بووە و تا ئێستا هیچ وردەکاریکی زیاتر سەبارەت بە ژمارەی ئەم قوتابخانەیە یان ئامانجی جێگیرکردنی هێزەکان بڵاو نەکراوەتەوە. بەردەوامی پچڕانی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. بەپێی راپۆرتەکان ماڵپەڕی نیتبلاکس کە بارودۆخی ئینتەرنێت لە جیهان چاودێری دەکات ڕایگەیاندووە کە پاش هێرشە سەربازیەکان بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی پچڕانی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران هێشتا بەردەوامە. بەپێی ئەم راپۆرتە ئاستی پەیوەندی بە ئینتەرنێت لە ناوخۆی وڵاتدا تەنها نزیکەی 1% ئاستی ئاساییە و زۆربەی بەکارهێنەران ناتوانن بە ئینتەرنێتی نێودەوڵەتی پەیوەند بن. نیتبلاکس هەروەها ئاماژەی بەوە کردووە کە ئەم سنووردارکردنەوە بەردەوام کاریگەریەکی بەرچاو لەسەر گەیاندنی زانیاری و پەیوەندی هاوڵاتیان هەبووە. سەرچاوەکان دەڵێن هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ململایەنکیەکان دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی سنووردارکردنی زۆرتری لەسەر هێڵەکانی پەیوەندی جێبەجێ کردووە. دوا هەواڵمان سەبارەتە بە بەرزبوونەوەی ژمارەی کوژراوان و برینداران لە درێژەی هێرشە سەربازیەکان لە ئێران. بەپێی راپۆرتی بڵاوکراوەکان لە درێژەی هێرشە سەربازیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی ژمارەی کوژراوان و برینداران لە چەند ناوچەی ئێران بەرز بووەتەوە. بەپێی زانیاریەکان کە لەلایەن بەرپرسانی ئۆژانسی ئێرانەوە بڵاوکراونەتەوە
تا ئێستا ژمارە برینداران لە سەرانسەری وڵاتدا لە 6,000 کەس تێپەڕیوە و نزیکەی 2500 کەس لەوانە هێشتا لە نەخۆشخانەکاندا چارەسەر دەکرێن. بەپێی ئەو راپۆرتانە هەروەها ژمارەیەک لە ناوەندی تەندروستی و ئۆرژانس لە درێژەی ئەم هێرشانەدا زیانیان پێگەیشتووە. سەرچاوەکان دەڵێن لە نێوان کوژراوان و بریندارەکاندا ژمارەیەک منداڵ و هاوڵاتی مەدەنی هەن، بەڵام وردەکاریەکانی ئەم ئامارانە هێشتا بە تەواوی ڕوون نەکراونەتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، تەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.